بەناوی خی گەورە میرەبان خۆشەویستان کورتەباسێکی نەخۆشی شەکرا. نەخۆشی شەکرا بریتە لە ئەو حاڵەتەی کە شەکرا لە ڕێژەی ئاسایی زیاترە بێ لە خوێن کە ڕێژە ئاسایەکەی ئەگەر هاتو نەخۆشەکەنانی نەخوارد بێ کە دەڵێن فەحسی بێ خواردن 8 سعاتی چی نەخوارد بێ بەس ئاو ئەگەر هاتو ڕێژەکەی لە 126 و زیاتر بوو ئەوە بە نەخۆشی شەکرەدا دەنرێ و ئەگەر هاتو نانی خواردبوو سعاتونی 2 سعات پاشنان 200 یاخود 200 زیاتر بێ ئەوە بە نەخۆشی شەکرەدا دەنرێت. ئەم حاڵەتە دەرەنجامی کەمبوونەوەی مادەی ئینسۆلینە کە کۆنتترۆلی شەکرە دەکات لە خوێن. دوو جۆرە نەخۆشی شەکرەمانەیە. جۆری یەکەم کە زیاتر لە منداڵان ڕوودەدا، ئەم جۆرە شەکرەیە مادەی ئینسۆلین لە جسم نامێنێ بە هیچ شێوەیەک و نەخۆشەکە بۆ چارەسەر پێویستی بە مادەی ئینسۆلین هەیە. جۆری دووەم کە لە گەوران زیاتر ڕوەدا، ئەم جۆرە ئینسۆلین کەمە بێتەوە یاخود کاریگەریەکەی کەمە بێت بە کۆنتترۆلکردنی شەکرە. نیشانەکانی نەخۆشی شەکرە بە شێوەیەکی گشتی وشکبوونی دەما دە وشکبوونە یاخود زوو میزکردنە، زوو دەستە توالێت لە بۆ میزکردن، یاخود نەخۆشەکە بێهێز دەبی، بێتاقەت دەبی و هەروەها وەزنی دابەزێ و بە شێوەیەکی گشتی هەست بە ماندیبوون و بێتاقەتیەکی گشتی دەکات. زۆر جار نەخۆشی شەکرە بە تایبەتی جۆری دووهەم لە گەوران نیشانەی کەمە و پاش فترەیەک لەوانەیە 6 مانگ ساڵێک ئەو جا نیشانەی لێ بەدەر بکەوێت. بۆیەوە باشترە ئەوەی عمری لە 40 ساڵ بەسەرەوەیە 6 مانگ جارێک 3 مانگ جارێک یا 6 مانگ جارێک شەکری خۆی بپێوێ بۆ ئەوەی ئەگەر هاتوو نەخۆشی شەکری هەبێ و نیشانەی دیار نەبێ و هەستپێنەکە دەستنیشان بکرێ و چارەسەر بکرێت. بەنسبەت چارەسەری نەخۆشی شەکرا دوو جۆرە چارەسەرمانەیە. چارەسەرێکیان مادەی ئینسۆلینە کە زیاتر لە بۆ جۆری یەکەم بەکاردێ، چکە جۆری یەکەم مادەی ئینسۆلین لە جسمیان نامێنێ و ناتوانن بێ ئینسۆلین شەکرەی خوێنیان کۆنتترۆل بکرێت. جۆری دووهەم کە کەمبوونەوەی ڕێژەی ئینسۆلین و کەمبوونەوەی کاریگەریەتی، ئەوە چەند جۆرە دەرمانێکمانەیە کە دەتوانین بەو دەرمانانە کۆنتترۆلی شەکرەی بکەین. نەخۆشی شەکرا ئەمە بۆ نەخۆشی شەکرە چارەسەرەکەین. بەڕاستی نەخۆشی شەکرێکێکە لەو نەخۆشانی کە کاریگەری لەسەر جەستەی مرۆڤ زۆرە، هۆکارێکی سەرەکیە لە بۆ جەڵتەی مێشک، هۆکارێکی سەرەکیە لە بۆ جەڵتەی دڵ، هۆکارێکی سەرەکیە لە بۆ پەکەوتنی گورچیلا، هۆکارێکی سەرەکیە لە بۆ لە دەستدانی چاو. لەبەر هەموو کارانە دەبی ئەوانەی کە شەکریانی ئاگیان لە خۆیان بێ و کۆنتترۆلی شەکریان بکەن و چاودێری بکەن و متابعیان بکەن، بە دوادەچوون بکەن لەگەڵ شەکرەکەیان. و بەنسبەت خواردن، طبعاً خواردن بە تایبەتی لە جۆری دووهەم ڕێگایەکی کاریگەرە لە بۆ کۆنتترۆلکردنی شەکرا. ئەگەر نەخۆشەکە دەرمان وەربگرێت یا دەرمان وەرنەگرێت. خواردنەکان بە تایبەتی شەکری وشک ئەو شتانەی کە شەکری وشک تێدا بەکاردێ و هەروەها نانی گەنم و گەنم ئەو شتانی لە گەنم دروست دەکرێت کە لە وڵاتی ئێمە زۆر بەکاردێ و هەروەها برنج. ئەو سێ خواردنە ڕێژێکی شەکری زۆر تێدا دەبی نەخۆشەکە کەمی کاتەوە ڕێژەکەی بۆی بتوانێت شەکرەکەی کۆنتترۆل بکە. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمولایەک.